کە شەڕەکە ڕوویدا هەموو ئەو زەعف و بێتوانایانەی کۆماری ئیسلامی هەمووی دەرکەوتەمە خۆی نیشاندا. پیشانەوەی ئێران بۆ ناوماڵەکەی خۆی و بۆ تاران 70% وڵاتێکی 85 میلیۆنی ئابوورەکەی بەدەستە. سلااوڕێز بینەرانی عزیز، ئەمڕۆ یەکەمین ئەڵلقەی زنجیرە بەرنامەیەک پێشکەش دەکەین لەژێر ناونیشانی پرسیار و گفتوگۆ. یەکەمین ئەڵلقەی ئەم زنجیرە بەرنامەیە لەگەڵ برای بەڕێزمان کاک سید ئیبراهیم عەلیزادە، سکرتێری کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران پێشکەش دەکرێت. هیوادارین بتوانین هەم لەم بەرنامەیە و هەم لە بەرنامەکانی ئایندەدا تیشک بخەینە سەر کۆمەڵی بابەتی جیاجیا لە کۆمەڵی ڕەهەندی جیاوازەوە بابەتەکان تەنها بریتی نێبێت لە بابەتی سیاسی یاخود لە فۆرمی سیاسیدا پێشکەش بکرێت. هەوڵدەین هەم بابەتی ئەدەبی، بابەتی سۆسیۆلۆژیا، بابەتی سایکۆلۆژیا، کۆمەڵی لەو ڕێگەزە زانستیە مرۆیانەی کە کاریگەریان لەسەر دروستکردنەوەی مرۆڤی ئێمە و بنیانانەوەی کۆمەلگەی کوردی هەیە، وەکو دروستکردنەوەی کۆمەلگەی مەدەنی هەیە و ڕاستکردنەوەی فۆرمی بیرکردنەوە و شێوازی مامەڵەکردنی ئینسانی ئێمە لەگەڵ ژیان و لەگەڵ کۆمەلگا هەیە، وەکو مرۆڤێکی دروست بخاتەوە ناو کۆمەلگا بیکەینە بنەمایەکی گرنگ بۆ پێشکەشکردنی ئەڵلقەکانی داهاتوو. لەم بەرنامەیەدا لەگەڵ کاک ئیبراهیم عەلیزادە هەوڵ دەدەین تیشک بخەینە سەر کۆمەڵێک بابەتی گرنگ کە تایبەتە بە دۆخی ئێران، یاخود بڵێن پرسیار و گفتوگۆکە لەسەر دۆخی ئێران چڕ دەکەینەوە. دۆخی ئێران لە دوای شەڕی 12 ڕۆژە لەگەڵ ئیسرائیل ئەمریکا ئەم ناکۆچی و ئەم قەیرانانی کە لەناو ئێراندا لە ئێستا وجودیان هەیە بەکوێ دەگات و دۆخی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و ئێمە زیاتر قسەکانمان چڕ دەکەینەوە لەسەر دۆخی ئۆپۆزیسیۆنی کوردی لە ڕۆژهەڵات و لە ڕۆژهەڵاتی کوردستان تا چەند دەتوانن ئەمانە یاخود ئەجێندا و بەرنامە و استراتیژیان هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ هەر ئاڵوگۆڕێکی یا پێشهاتێکی کە لە داهاتوودا لە ئێران بێتە پێش. ئایا ئامادەی سیاسیان هەیە؟ ئایا بەرنامەی هاوبەشیان هەیە؟ ئایا کارێکیان کردووە بۆ ئەوەی کەوا استراتیژ و گوتارێکی هاوبەشیان بنیان نابێت؟ هەوڵ دەدەین لە درێژەی گفتوگۆکەدا تیشک بخەینە سەر کۆمەڵی بابەتی تر کە دوجار لە ئەنجامی گفتوگۆکە ڕەنگە هەمولایەک جێبیستی بین. کاک سید ئیبراهیم، زۆر بەخێر بێ، زۆر سپاس بۆ تەرخانکردنی ئەم دەرفەتە بۆ ئێمە. ومێد دەکەین بتوانین گفتوگۆیەکی باش لەبارەی ئەو خاڵانەوە بکەین کە ئاماژەمان پێدا. سەرەتا دەمانەوێت لەوە دەست پێ بکەین. ئێمە دەزانین لە دوای پەلاماردانی هێرشی حەماس لە ئۆکتۆبەری 2023 بۆ سەر دەوڵەتی ئیسرائیل جۆرێک لە گرژی لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بووە. گرچەکانیش لەو ناوچانان زیاتر کە تا ئەندازەیەکی زۆر پڕیچکی گرژەکان و یاخود پڕیشکی جەنگەکە پەڕیوەتەوە ناو ئێمەش، ناو پەیوەندیشی زۆری بە کوردەوە هەیە. جگە لەمە جەنگەکە تا ئەندازەیەکی زۆر پەلامارەکە هاوکێشەی هاوسەنجی هێزی هەژمونی هێزی لە ناوچەکە گۆڕیوە، واتە لە ئێرانەوە گواستوێتەوە بۆ ئیسرائیل. ئێوە پێتان وایە ئەم شەڕە گەرمە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویدا یاخود ئەم پەلاماردانە بۆ سەر ئیسرائیل تا چەند کشانەوەی ئێران بۆ ناوماڵەکەی خۆی و بۆ تاران کاریگەری هەیە لە ڕووی ئەوەی کە کورد جارێککە ئیعادە نەزەرە یاخود پێداچوونەوەیەک لە دۆخی سیاسی و دۆخی گوتاری هاوبەشی خۆی و استراتیژی پلانی هاوبەشی خۆی بکاتەوە لە بەرامبەر دەوڵەتی ئێراندا. زۆر سپاس بۆ ئێوە بەخێر بێن. سلااویشم هەیە بۆ بینەرانی کاناڵەکەتان. بەڵێ هەروەکو ئێوە ئاماژتان بۆ کرد ئەوەی کە لەو 2 ساڵی ئەخیردا ڕوویداوە ئەوە وەکو بوومە لەرزەیەکی گەورە بوو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و زۆر فاکتۆری گۆڕی. بەڵام ئەوەندەی کە بە ئێران مەربوتە وەکو هەورە بروسخەیەک لە ئاسمانی بێ هەوردا نەبوو. کۆماری ئیسلامی لەو ململانی و کێشەیە کە لەو 2 ساڵی ئەخیردا ڕوویداوە شکست خواردوو هاتۆتە دەرێ. یعنی لە کاتێکدا کە لە 4 پێتەختی دنیا حکومڕەوایی دەکرد و هێزەکانی لایەنگری کۆماری ئیسلامی چارەنووسیان دیاری دەکرد لەم وڵات و لە وڵات، ئێستا مەسەلەن هاتوتە سەرەوەی کە بە زۆر دەتوانێت ماڵی خۆشی حتا بپارێزی. ئەمە ینی گۆڕانکارێکی گەورەکە. بەڵام ئەو بۆچی ڕوویدا لەبەرەوە ئاساری زعف و شکست وردە بە خۆدی کۆماری ئیسلامیەوە دیار بوو. ینی پێش ئەوە
کۆماری ئیسلامی ئێران شەرعیەتی لەناو خەڵکی وڵاتەکەی خۆی بە تەواوی لەدەستدا بوو. پێش ئەوە ئابوووریەکەی وا داڕما بوو کە هیچ قابلی ئیسلاحکردن و چاکردنەوە لە کورتماوەدا نەبوو. یعنی کە شەڕەکە ڕوویدا هەموو ئەو زەعف و بێتوانایانەی کۆماری ئیسلامی هەمووی دەرکەوتەمە خۆی نیشاندا. ئەنی معلوم بوو کە وەکو بڵێن بەبرێکی کاغەزی وا بووە کە ڕووداوی وەکو ئەوەی لە غەزە ڕوویدا ئەمە تەقاندیەوە مۆزوعەکە. دەرەر حاڵ ئەوەی کە ئێستا دەیبینین ئەوەیە کۆماری ئیسلامی ئێران لەبەردەم دوو بژار دەدایە، یان یا دەبێ تەسلیم بێ بەرامبەر بە داخوازیەکانی ئەمریکا و تەبان ئیسرائیلیش و یا دەبێ مل بە شەڕێکی دیکە بدە کە هەردووکی ئەوانە چاوەڕوان کراوە ئاکامەکەی چ دەبێت. ئەگەر بێت و گفتوگۆ بکا دەگەڵ ئەمریکا هیچ ئامرازێکی زەختی بەدەستەوە نییە کە بتوانێت ئیمتیازی پێوەرگێ. جاران دەورەی ئەوڵی ترامپ کات سەرکار مەجموعەیەک دەسەڵاتی هەبوو لە ناوچەکە، ئەمرازی زەختی هەبوو بەدەستەوە. ئێستا ئەوانەی نەماوە ئەگەر دانیشێتە پای گفتوگۆ، چونکە گفتوگۆ و دانوستانیش عاشقی چاوبڕۆ یەکتر نین، هاوسەنجی هێز ئاکامەکانی دیاری دەکاوە. ئەو هاوسەنجی هێزە لە هیچ ڕوانگەیەکەوە بە خازانی جمهوری ئیسلامی نییە کە وایە وەختی خامنەی دەڵێ گفتوگۆ فایدەی نییە، گفتوگۆ تەسلیم بوونە ڕاست دەکا، چونکە هیچ وەسیلەیشکانیە و یا دەبێت بدەت شەڕی نەتیجەکەی معلومە. نمونەکەیمان لە شەڕی 2010 ڕۆژە دی توانایەکانی عسکەری ئێران ئەمریکا قابلی بۆ ئیسرائیل قابلی بەراوردکردنی نەتیجەی شەڕش معلومە. هەردووکی بوو کۆماری ئیسلامی یەنی شکست. لە دەرەنجامی ئەم قسانەی بەڕێزت ئێمە ئێران وەکو دەوڵەتێکی لاواز دەبینین لە شەڕ. ئێران چۆتەوە ناو ماڵەکەی خۆی. ئێران ئەم هێزە پرۆکسیانەی لەدەستداوە کە لە باشووری لوبناان و وەکو هێزی حەماس بەرەو لاوازبوونێکی زۆر ڕۆیشتەوە، عێراق لە ژێر فشارێکی زۆردایە، ئەوانەی کە هێزی وەلائینە و سەر بە ئێرانن و تا ئەندازەیەکی زۆر هەموو هێزە لە یەمەن لە ژێر فشاری زۆر گەورەدان بڵێن حوسیەکانی یەمەن. ئەمە دۆخێکە ئێرانی ڕوبەڕووی لاوازیەکی گەورە کردوێتەوە و شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل ئێرانیش تا ئەندازەیەکی زۆر ئەم پەیامەی گەیاند بە حکمەوەی هەم ئاسمانی ئێران لەژێر کۆنتترۆڵێکی ڕەهای دەوڵەتی ئیسرائیل و ئەمریکادا بوو و هەم لە ڕووی هەواڵگریشەوە ئێران لە سەرەتاوە ینی وەکو دەوڵەتێکی شکست خواردو خۆی نمایش کرد کەوا دەناسرا هەواڵگری ئێرانی ساڵانی ڕابردوو ئۆپۆسیۆنی ئێرانی لە بەرلین و لە ڤێننا تیرۆر دەکرد لە ناو شارەکانی هەرێمی کوردستان و لە عێراق پەلاماری ئۆپۆسیۆنی ئێرانیدا، بەڵام دوجار نەیتوانی زانا ئەتۆمیەکانی خۆیان و هەموو ئەو بڵێن فیگەرە ئەمنیا گەورانەی ناو ئیطلاعات و ناو هێزی سوپای پاسدارانی ئێرانیش بپارێزی. ڕوبەڕووی بڵێن زیانی زۆر قرس بووە لەمڕۆوە. ئایا کە دەوڵەت بەم شکڵە لاواز بووە لە ئێراندا، ئێوە وەکو ئۆپۆسیۆنی ئێران، ئۆپۆسیۆنی ئێران بەستم کورد، وەکو ئۆپۆسیۆنی کورد لە ئێران چ ستراتیژێک چ بەرنمەیەک هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆخە لاوازەی ئێران؟ ئایا ئۆپۆسیۆنی ئێران بیری لەوە کردوتەوە کاتێک دەوڵەتی ئێران بەم شکڵە بەرەو لاوازی ڕۆیشتەوە هەتا ئێستا فشارەکانیش لەسەری بەردەوامی هەیە و ئەگەری ڕوودانەوە و سەر هەڵدانەوەی شەڕ ئەگەرێکی زیندووە، ئۆپۆسیۆنی ئێران ئامادەیەکی کردووە کاری هاوبەش و استراتیژی هاوبەشی هەبێ بۆ ئەگەری شەڕ دروستبوونی یاخود بۆ ئەگەری بەلا داخستنی ئەم جەنگە بەلایەکدایان ئێران وەکو دەوڵەتێک هەڵبۆشێتەوە، دەوڵەتێکی سێنترال، یا ئێران وەکو دەوڵەتێک بڵین بەرەو لاوازیەکی زۆر بڕوات و لەژێر فشاردا دام بە بەشێک لە مافە نەتەوەیی و مافە مرۆیی و مافە کللتوریەکانی نەتەوە جیاوازەکان دابنێ. لەناو ئۆپۆسیۆنی ئێراندا تۆ وەکو پیاوێک کە سیاسیە کە تەمەنێکی زۆر دوور درێژە لە ناو هێزە چەپەکانی ئێران و لە ناو ئۆپۆسیۆنی ئێراندا سەر بەخەرج داوە، تا چەند پێ دوای ئۆپۆسیۆنی ئێران ئامادەیە هەیە بۆ ئاڵوگۆڕی سیاسی لە ئێران؟ پێشە وشەی پێویستەوە بزانین کە فەرق هەیە بینی لاوازبوونی جمهوری ئیسلامی لەگەڵ ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران. ئەوەی کە ئێمە باسی دەکەین لاوازبوونی ڕۆژ بە ڕۆژ زۆرتر و دارمانی زۆرتری ئابووری و هەمووانە، بەڵام مەسەلەی ڕوخانی کۆماری ئیسلامی موزوعیشکە زۆر ڕژیم هەن لە دنیادا زۆریش لاوازن لە نێو خەڵکی خۆشیاندا شەرعیەتیان نییە، بەڵام ماونەوە. لەبەرەوە کۆماری ئیسلامی جارێ ئایا لە پرۆسەیەکدا و کەی و چۆن دەڕوخێ ئەوە جێ بەحسێکی دیکەیە کە بە بڕوای من کۆماری ئیسلامی ئێران فقط لە نەتیجەی سەرهەڵدان و خەباتی جەماوەری و ئیتر ئەوەی کە مەلزوماتی بەرپابوونی شۆڕشەکە لە نەتیجەی ئەوەدا ممکنە بە دڵی ئێمە بڕوخێوانە. باقی دیکە ئەو ڕژیمە زۆر لاواز دەبێت. یعنی ئەو ڕژیمە گەیشتوتە مەرحەلەیەک هیچ چارەیەکی نییە لانیکەم دەبێت دەموچاوەکان لەسەرەوە بگۆڕێ.
جایتر و جێنشینی خامنەئیە مردنیەتی یا بە هەر جۆرێک بۆ دەبێت ڕێدەیەک لەو کەسانی کە لەسەرەوەی دەسەڵاتنەوەوانە بگۆدرێن لە پشت سەرەوەی ئەوانە بازێک هێسان کە خۆیان ماتەداوە بۆ ئەوەی کە لە پرۆسەی گۆڕینی دەموچاوەکاندا دەور بنێن بەشێکیان ئۆلیگاریشێکی اقتصادیە کە نزیک بە 70% اقتصادی سوپای پاسدارانی ئیدارە کردووە کۆمپانیهای زۆر گەورە و زەبەلاحی بەدەستەوەیە قرارداد و شتی زۆر گەورەی لە ئاسیای مرکزی و لە شوێنەکانی حتا لە دەرەوەی سنوورەکانی ئێران بەدەستەوەیە 70% وڵاتێکی 85 میلیۆنی ئابوورەکەی بەدەستە ئەمانە مەجموعەیەک تێکنۆکراتن ئەو تێکنۆکراتانە هەمووی خوێندکاری زانکۆکانی گەورەی ئوروپا و ئەمریکا و کانەدا ئەوانە بوون یا لە زانکۆکانی ئێران فەرق تەفسیر بوون وەس لەسەر سەرۆت و نیعمەتێک دانیشتون بە ئاسانی و زیانی گیانێکی خەیاڵیان بۆ خۆیان و دەوروبەرەکانیان دەربەرکردووە ئەوانە بە ئاسانی خۆیان تەسلیمی تەوهماتی ئیمام زەمانی خامنەئی ناکەن تەمەهماتی ئیدۆلۆژیکی ئەو ناکەن لەبەرەوە ئەوانە هێزێکی واقعین اقتصادیان بدات بێزگە لەوانە ئیسلاح تەڵەبانێکمان هەیە کە وردەوە لە دەسەڵات دوور ناخستونەوە ئەوانیش تەجربەی حکوومەتداریان هەیە بۆیە لە کورتماوەدا ئەوەی کە چاوەڕوان دەکرێت لە پرۆسەی گۆڕانی دەموچاوەکاندا پێکهاتەیەک لە ئیسلاح تەڵەبەکان و لەو ئۆلیگاریشیە اقتصادی سەنعەتی بە ئالتەرناتیڤ فعلەن بەڵام ئەوانە دەبن بە ئالتەرناتیڤ من تا تازە ئەوڵی کورد لەوێدا چی دەبێت جار مەسئلەیەوەیە کوردستان بە دەلیلی ئەوەی کە ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران بەڵێ کوردستان بەرنامەی کوردستان جیاوازێکی لەگەڵ باقی شوێنەکانی دیکە ئێران هەیە یەکێک مهمترین جیاوازەکەی ئەوەیە کە بە حیزبیە ینی لە کوردستان زۆر زوو ئارایشێکی حزبی بەخۆیەوە دەگرێت پسی هەر بنەماڵەیە وەختی قەیرانی سیاسی گەورە دەبێتەوە پسی هەر بنەماڵەیە گرایش و بۆچوونی سیاسی خۆی دەردەخات دموکراتە کۆمەڵەیە ئەمە ئەوە هەرچی هەیە ئەوە لەلایەکەوە کۆمەلگای لەلایەکەوە کۆمەلگای مەدەنیش گەشەی کردووە لەبەرەوە کوردستان زۆر احتیمالی هەیە لە ئەگەری لاوازبوونی دەوڵەتی مرکزی چارەنووسێکی جیاواز پیدا کە من ناڵم مەسەلەن وەکو ڕۆژاوە بەڵام شتی لەو نەوعایانی دەوڵەتی مرکزی ئەوەندە زعیف نەبوو کە بڕ و خێزارێ و ئەوەندەش دەسەڵاتی نییە کە هەموو مەسەن منتەقەیەکی هەستیاری وەکو کوردستان بەبوونی حزابی سیاسی و بۆ نفوزە کۆمەڵایەتی من دەمەوێت کۆنترۆڵکە بپەڕینەوە بۆ بابەتێکتر بەڕاستی کورد بە درێژایی مێژووی ئێمە لە دروستبوونی دەوڵەت نەتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ دەوڵەت نەتەوەی عەرەبی چ دەوڵەت نەتەوەی تورکی چ دەوڵەت نەتەوەی فارس لە ئەو ناوچانی کە چ لە سووریا چ لە عێراق چ لە تورکیا و چ لە ئێران ینی بەردەوام کورد بە جۆرێک لە جۆرەکان لە ناو جوڵانەوەی ڕزگاری خوازی ئەم دەوڵەتانە بەشدار بۆ شانبەشانی نەتەوەی باڵا دەستکە ئەو کاتە لە قۆناغی ڕزگاری دابوون دژ بە دەسەڵاتێکی تر بۆ نمونە ئەتاتورک دژ بە دەسەڵات و خلافەتی عوسمانی لە ئیستەنبوڵ لە ناوچەکانی ئەنادۆڵ و ناوچە کوردنشینەکان لە جەنگی ڕزگاری سربەخۆیی تورکیادا بووە لە عێراقدا شۆڕشی بیستە بۆ کورد تا ئەندازەیە کەم تا زۆرێک بەشداری کردووە شانبەشانی عەرەب لە بەدژی ئینگلیز و نارەکانی تری دەوڵەتی عێراقی پێشەوەی دەوڵەتی عێراقیدا بمەزرێ لە ئێران بە هەمان شێوە کە جمهوری ئیسلامی دێ بە جۆرێک لە جۆرەکان کورد هاوبەشە لە ڕاپەڕینی جەماوەری و ڕاپەڕینی مەدەنی دژ بە سیستەمی حەمەڕەزاشا لە ئێران و هێنانی مۆدێلێکی تری حکومڕانی و سیستەمێکی سیاسی ئایدۆلۆژی ئەوەی کە ئێستا هەیە ینی کورد بەڵام بە نەتیجە ئەمە پێشتریش لە ئێراندا بەر لە یان لە سەردەمی شۆڕشی مەشروطە خوازی ئێرانیدا کوردجارێککە شانبەشە ئەنجومەنەکانی دروست کردووە لە شارە کوردیەکان و شانبەشانی پێکهاتە نەتەوەیەکانی تر بەشداری کردووە بەڵام دوجار کە قانونی ئەساسی دەوڵەت هاتووە ئەمە لە تورکیا نمونەمان هەیە هەر سێ مادەی یەکەم و دووەم و سێمی دەستور هیچ شتێک دام بەبوونی کورد و کلتور و زمانی کوردی دانانێ لە ئێران دوای شۆڕشی مەشروطە خوازی جارێککە هیچ وجودی کورد لە بەرچاو ناگیرێت لە قانونی ئەساسی ئێرانیدا کۆماری ئیسلامی بە هەمان شێوە پەلاماری ناوچە کوردنشینەکان و ئەنجومەنەکان هەڵدەوەشێتەوە و ینی وجودی کوردجارێککە لە لای دەوڵات لە سیستەمی سیاسی ئێراندا جێگایەکی بۆ ناکرێتەوە دام بەبوونی سیاسی و کۆمەڵایەتی و مافە کلتوریەکان و زمانی داناندرێ ینی لە ئەگەری ئەم لاوازبوونەی ئێستای ئێران ئەگەر هەیە ئێران بەرەو لاوازبوونی زیاتر بڕوە ئەگەر کورد بێوێت جۆرێک لە استراتیژی هەبێت و لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی مامەڵە بکات و شانبەشانی ئەوان هەوڵ بۆ گۆڕینی ئەم سیستەمە بدرێت بە کۆمەڵێ دەموچاوی ئەوەی کە ئەوە پێ دەڵێن ئیسلاح تەڵەبیەکان ئەگەر کۆمەڵێ دەموچاوی ئیسلاح تەڵەبی بێت
چ گەرانتیەک هەیە بۆ جارێک کە ئەم ئیسلاح تەڵەبیە ئەم نموزەجەی جمهوری ئیسلامی دووبارە ناگاتەوە، ئەم نموزەجەی فاشیزمی تورک دووبارە ناگاتەوە، ئەم نموزەجەی عراقی سونە و عراقی شیعە دووبارە ناگاتەوە دەرهەق بە کورد. تاوزیگای کە بە ڕیشەی قەزیەکە مربوطە بەڕاستی من پێم وایە کە چەمکی نەتەوە بەرەتەوەی کوردیشەوە و نەتەوەخانیکەوە لەگەڵ پەیدابوونی نظامی سەرمایه‌داری هاتۆ، ینی پێش نظامی سەرمایه‌داری ئێمە نەتەوەمان نەبووە. هەر لە شاری مەهاباد چەند جار لەلایەن عشایری مەنگوڕ و عشیرەتەکانی دەوروبەری تاڵان کراوە. لە ئێستادا هەیە وجود ئێستا هەیە جادم هەیە، بەڵام کە ڕەزا شا کە هاتە سەرکار، ڕەزا شا لە سەرەتای پێکهاتنی نظامی سەرمایه‌داری بوو لە ئێران. نظامی سەرمایه‌داری لە هەموو وڵاتانی دنیا هەوڵی داوە چەندەی دەوڵەتی مرکزی تیغی بیبڕێ، چەندەی هێزی ئەرتەشەکەی وانکە بتوانێت توانایی هەبێ مەرزەکان سنوورەکانی خۆی پەرە پێ بدە و ئەو سنوورانە بپارێزێ. چەندە توانایی نظامی بوو بێ، ئەوەندەی ڕەزاشا توانایی بوو ئەو مەرزانەی پاراست و ئەو خەڵکەی کە لە ناو ئەو مەرزانەدا بوو گوتی ئەو میلەتی ئێرانن، ینی هەموو نەتەوەکانی کەش ئینکار کرد. ئەمەی کە ئێران بوو بە دەوڵەت نەتەوە نەتەوەیەکی دەستکردی بەنەوی نەتەوەی ئێرانی بەسەر ئەو کۆمەلگایە داسەپا و چونکە ئەوە هاوکاتیش نەبوو دەگەڵ گەشەکردنی دموکراسی لە وڵاتانە، لە نەتیجەدا مەسەل ئەو پرۆسەیە کە ئەحیانەن لە فەڕەنسا منطقەی ئەلزاس و لۆرێن یا لە ئیسپانیا یا لە ئینگلیستان ئەوانەی کە نەتەوەی جیاواز بوو یا لە کانەدا دەتێکەڵاوێکی دموکراتیکدا وردە خەڵکەکە ئەو وەزعی قبول کرد و پێرازی بوو. لێرە چونکە دموکراسی نەبوو بە داپلۆسین کردیان، بە زۆر هەموو شێکیان کرد. جا لەبەرەوە کە داپلۆسین کرا مقاومەت دروست بوو لە هەموو جگای کردوە وەختی زۆر هات شتێک مەنعکرای لێ مقاومەت دروست دەبێت. ئەو مقاومەتە بزوتنەوەی نەتەوایەتی لە کوردستانیش پەرە پێدا. ئەوەی کە ئێمە سابەدی دەکەین ئەوەیە کە مەسەلە ئەوە نییە کە کورد لە جمهوری ئیسلامی کاتۆ سەرکار لێ درێژەی حکوومەتی شاو و حکوومەتی ڕەزا شاو هەموو ئەوانە دووبارە مافی نەتەوایەتەکانی ئەوە کراوە پێشێل کراوە. مەسەلە ئەوەیە کە چکۆڵەترین داخوازیەکانی شۆڕشی ئێرانیش بەدی نەهات. ئەوە تەمەشاکەن ڕاستە کوردیان داپرۆسیوە، بەڵام هەرگیز ئەو زەرەر و زیانەی ئازادیان نەهێنا. ئازادی لە هەموو جگایەکی ئێران سەرکوت کرا، لە هەموو جگای ئەو زەرەر و زیانەی کە وە کورد کەوتووە بە دەقاتی و خەڵکی ئیسفاهان کەوتووە. ساڵی 1367 ئێرانی لە زیندانەکاندا هەزاران کەسیان قەتوعام کرد. تەمەشاکەن 100 کوردی تدانی. ڕزەکە قسەکەی خۆت بیر نەچێ. من ئامانجی گفتوگۆ پرسیارەکە ئەوەیە، یعنی ڕاستە ئازادی قەدەغەکرا لە تورکیا، ئازادی بە قانون قەدەغەکرا لە جۆرێک لە فۆرمێک لە سیستەمی سیاسی و جۆرێک لە فاشیزم هات کە هەموو شتێک قەدەغە دەکات. فاشیزمیش خۆت دەزانی بەڕاستی هەمیشە بە دوای پاساوێکدا دەگەڕێ بۆی بەرامبەرەکەی سەرکوتکە، بۆی جیاوازەکان بکوژێ، بۆی کۆمەلگای یەک ڕەنگکە، فۆرمی یەک جۆر فۆرمی بیرکردنەوە لەسەرەوە بۆ خوارەوە بە شێوەیەکی هەڕەمی دابەزێنێ. لە دەرەوەی ئەوەدا هەموو شتێک یاساغا، هەموو شتێک سانسۆر دەکرێت و هەموو شتێک ڕوبەڕووی سیستەم و فشاری گەورە دەبێتەوە. بەڵام ئەوەی کە هەیە تورک وەکو نەتەوە لە تورکیادا ڕاستە ڕەنگە تا ئەندازەیەکی گەورە ئازادی سنووردار کرا بێ بە پێی ئەو فۆرمەی کە لە دەستوری تورکی و فۆرمەی کە ئەتا تورک و ناغەی دەوڵەتی نوێی تورکیا باوەڕی پێ هەبووە. بەڵام وەکو بوونێکی سیاسی نەتەوەی نەکەوتە ژێر هەڕەشەی سڕینەوە. عەرەب لە عێراقدا نەکەوت وەکو بوونێکی نەتەوەی نەکەوتە ژێر هەڕەشەی پەلامار و سڕینەوەی زمانی کللتوری بوونی سیاسی. لە سووریادا بە هەمان شێوە، ینی پێش ئەسەدەکان و دوای ئەسەدەکانی ژیانی بوونی عەرەب لە سووریادا نەکەوتە ژێر ئەوەی کە کەوتە ژێر هەڕەشە و بێنازنامەکرا کورد بوو. لە ئێرانیشدا بە هەمان شێوە ئەمە زمانی فارسی نی قەدەغە دەکرێت لەگەڵ هاتنی ڕەزاشا، ئەمە زمانی کوردی قەدەغە دەکرێت. ئەمە کللتور و هونەری کوردی هەوڵ دەدرێت بە جۆرێک لە جۆرەکان وەکو کللتورێکی نامۆ بە خودی کورد بناسیێنرێ. واتە دەست دەبرێت بۆ سڕینەوەی ناسنامە، بۆ سڕینەوەی بوونی سیاسی و کۆمەڵایەتی. یعنی گرفتەکە ئەوەیە تۆ کە وەکو کوردێک بوونی سیاسیت، بوونی کۆمەڵایەتیت و بوونی کللتوری دەکەوێتە ژێر هەڕەشەی سڕینەوە. ئەم هەڕەشەیە لەسەر نەتەوە باڵا دەستەکان نەبووە. ینی بۆیە کورد لە فۆرمێکی وهادا دەیەوێت چی بکات جارێکی تر، بۆی ئەمە دووبارە نەکاتەوە کە لە مێژوودا کردوێتی. ئەمە ئەوە فقط بەهێز دەکرێت. ینی کورد دەبێت خەڵکی کورد بزوتنەوەکەی دەبێت بەهێز بێ بۆی بتوانێت داخوازیەکانی دابسەبێنێ بەسەر هەر دەوڵەتێکدا. بەڵام مەسەلەکە ئەوەیە کە ئەگە تۆ دەتەوێت کورد لە کوردستان ئازادی نەتەوایەتیش بەدەستبێنی خۆ دەزانی بەبێ ئەوەی کە دەسەڵات لە تاران بڕوخێ ئیمکانی نییە و ئازادی بەدەستبێنی. ئەگەریش بەدەستبێ ماوەیەکی کاتیە و
وەکو مەسەڵەن لە 1970 دێستێنەوە جاکەوایە تۆ دەبێ مشارەکەت بکەی حتا بۆ ئازادی خۆشت لێرە وەکو نەتەوەیەک دەبێ مشارەکەت بکەی لە ڕوخاندنی ئەو ڕژیمە لە تاران گۆڕین دەسەڵات لە تاران تا بتوانی دەستکەوتەکانی خۆشت لێر بپارێزی بەڵام تۆ ناتوانانی هەر داوا بکەی خەڵکی باقی شوێنەکانی دیکە پشتیوانت بن تۆ دەبێت پشتیوانی بکەیت لە داخوازیەکانی ئەوانش تۆ دەبێت پشتیوانی خەڵکی بەلوچیش بی خەڵکی عەرەبیش بی کرێکاری عەسەلویەش بی ژنی مەشهەدیش بی تەرەفداری ئازادی ئەوانش بی تا سۆزی ئەوان بەرەو خۆت ڕابکێشی و لە نەتیجەی ئەوەدا ئەوەی کە دەتوانێت ڕوو بدا ئەوەیە کە دموکراسی و ئازادی لە ئێران بەدی بێت دەوڵەتێکی خەڵکی بێتە سەرکارکە و دەوڵەتی خەڵکیە مافی نەتەوەکان هاوڵاتی بەڵام دەبینی کە لە 100 ساڵی ڕابردوودا هەرچی کۆمەڵانی خەڵکی ئێران بۆ هێنانی ئەو مەشروتە بۆ لاوە لەم بە مەشروتەشەوە هەرچی ئەو هەوڵانەی داویانە بۆ بەدیهێنانی دموکراسی لە ئێران شکستی خواردووە کە دموکراسی لە ئێران شکستی خوارد ئەوارزەکەی پێی هەموو خەڵکی ئێرانی گرتوتەوە و کوردی و عەرەب و بەلوچ وانە بە زیادیشەوە. بەڵێ کاکسی چینە سەر بابەتێکتر دۆخی ئابووری و ئەو قەیرانە مزمین و بەردەوامانەی کە لەگەڵ هاتنی جمهوری ئیسلامی و تاوەکو ئێستا درێژەی هەیە و ڕۆژ بە ڕۆژ ئەم قەیرانانە لە ئێران لە جوگرافیای ئێران بەگشتی قوڵتر دەبێتەوە دۆخ و بژێوی خەڵک تا ئەندازەیەکی گەورە لە دۆخێکی تەواو ناڕەحەتی و قورسدایە یعنی بژێوی ژیانی هاوڵاتی ئەجگار قورسە و هەمومان دەزانین هەڵاوسانێکی گەورە لە دراوی ئێرانیدا ڕۆژ بە ڕۆژ هەڵاوسانەکە گەورەتر دەبێت یعنی هەموو ئەمانە پێمان دەڵێن کە ئێران بنەمای اقتصادی بەرەو داڕوخانێکی ئەجگار گەورە دەڕوات ساڵانێکی زۆرە لەژێر ئەمەی کە پێ و دەوترێت لە ئێران پێدەگو حەساری بینی الملەلی و ئەم گەمار و نێودەوڵەتیدا دەژیت یعنی هەموو ئەو گەمارویانە ئەم دۆخەش لە ژاوەی ناوخۆ تا چەند دەتوانێت کۆمەک بە جوڵەی مەدەنی ناوە بکات بۆ نمونە لە ناوەی ئێراندا ئێمە هەمومان دەزانین لە ئەمریکا ناودرا شۆڕشی ژینا ئەمینی لەسەر مەسلەی قەدەغە لەسەر مەسلەی قەدەغی ئازادی و زۆر شتیتر هەیە بەڵام لێوەدا لەم فۆرمەدا گوزارشتی لێ دەکرێت ئایا تا چەند جوڵەی مەدەنی لە ئێراندا یاخود ئەم دۆخە ناوەچەی ئێران و ئەم دۆخەشکە لەگەڵ دەرەوە هەیەی لەسەر ئاستی نێودەوڵەتیەتی لەگەڵ ئەمریکا و ڕۆژ ئاوا و لەگەڵ ئیسرائیل و ئەگەرەکانی ڕوودانەوەی شەڕ تا چەند جوڵەی ئەمە دەتوانێت کۆمەک بە سەرپێخستنی زیاتر و گەورەترکردنی ئەم جوڵە مەدەنیە لە ناوی ئێراندا بکە ئێمە دەزانین چکە ئێران بەڕاستی تایبەت ئێمە ئەگە سەیری ڕۆژهەڵات بکەین کوردانی ڕۆژهەڵات تا ئەندازەیەکی گەورە هێندەی لە ڕێگای کللتورەوە لە ڕێگای هوەرەوە لە ڕێگای ینی بە جۆرێک لە جۆرەکان هەوڵ دەدەن ناسنامەی جیاوازی خۆیان لەگەڵ دەوڵەتی سێنترال پیشان بدەن یعنی کە سیاسەتیش قەدەغە دەکرێت لەیان پەنا بۆ شتیتر دەبن پەنا بۆ ژینگە پارێزی دەبن پەنامە بۆ جوڵی کللتوری دەبن پێت وایە ئەم جوڵە کللتوریە دەتوانێت لە ئایندەدا ئومێدێکی زیاتر بە ئێمە بەخشێت لە ناوەی ئێراندا و کۆمەک بەوە بکات کە کورد زیاتر بتوانێت بە مافە دەستوریەکانی خۆی بکات لە سەرای فەرمایشەکانتدا باسی فەقیری و هەژاری بێ ئەو پەڕی کۆمەڵانی خەڵکێران کرد کە بۆ واقعیە زۆر لەوەش شتەکە وحشەتناکتر و کارەساتبارترە ئیتر خەڵکێکی زۆر هەن کە ئەندامانی بەدەنی خۆیان دەفرۆشن کولیان دەفرۆشن قەرنی چاویان دەفرۆشن بۆ ئەوەی کە بژین خەڵکێکی زۆر هەن کە شەوانە لە خەیابانەکان دەخەون لە قەبرستانەکاندا دەخەون ینی دیاردەی کۆمەڵایەتی ینی ئەنواعی ئازاری کۆمەڵایەتی مەسەلەن ئەتیاد بە مادە هۆشبەرەکان نازانم چی دیاردەی دزێوی مەسەلەن حتا جۆرێک مەسەلەن جرم و جنایەت زیادی کردووە ئەو پەروەندانەی کە ئێستا لە دادگوستری سیستمی قەزای ئێراندا کۆبوونەوە بە 10 قاتی 10 ساڵەوە پێشن ینی مەقصودم وایە کە ئەو کۆمەلگایان تووشی دارمانێکی کۆمەڵایەتی کردووە جا ئەم بارودۆخە بە هیچ جۆری لە جۆرەکان لەبار نییە بۆ شۆڕش باسی ینی هەژاری و فەقیری زۆر بارودۆخێکی گونجاو نییە بۆ گەشەکردنی کۆمەلگای مەدەنی بۆ گەشەکردنی پرۆسەی شۆڕش و بەسەرکەوتن گیانی چووکە وا بواە دەبا لە وڵاتانی ئەفریقای هەموو ڕۆژە شۆڕشە کرابە لەبەرەوە ئەو کۆماری ئیسلامی لەوە سوود دەبا ینی بۆوانەوەی خۆی لە فەقیری و هەژاری خەڵکەکە بەهرە وەردەگرێت بۆ دەوامی خۆی ئەیتر شتێک دەدات بۆ خەڵک لە برسان نەمرێت بەڵام دارمانی ئابووری ئێران جۆرێکە کە نەک بۆ ڕێژیمە چارەسەر ناکرێت بە بڕای من تەنانەت بە ئۆپۆزیسیۆنی سەرماد بۆژوایەکەشی چارەسەر ناکرێت لەبەرەوە ئێستا ئەو سیستم واتێک چوە مەسەلەن ژینگە واتێک چوە
ئاو نەماوە کارەبات بە ئەندازی پێویست نییە و مثلەن ژێرخانی ئابووری واڕوخاوە کە ئەوە نوێکردنەوەی تازە ئەگەر سیستمێکی زۆر خەڵکی و پێشکەوتوش بێت سەرکار زمانی دەبێت دەسە و خەڵکیشان وا بێزار کردو خەڵک تەحملی مەسەن بۆ درێژ ماوە قبولکردنی وەزعی نەماوە بۆیە ئێران ئێستا لە بەردەم بارودۆخێکدایە کە ئێمە هیچ ڕێگایەک شک نابین غەیری ئەوەی کە ئەو کۆمەلگایە جارە دەبێت زیندوو بێتەوە زیندوو بێتەوە بۆ معنای ینی لە مبارزەکردنیشی ڕۆژانەدا بۆ باشترکردنی بارودۆخی ژیانی هەر چەندی ممکنە بۆ بەدەستێنانی هەر دەرەجەی لە ئازادی و دموکراسی هەر چەندی ممکنە خەبات بکە تا لەو لە نەتیجەی ئەو خەبات و تێکۆشانەیدا کۆمەلگای مەدەنی دووبارە زیندوو بێتەوە ڕێکخراوەکان توان لەناو جەماوەردە جێی خۆیان بکەنەوە بۆ وردە پرۆسەی شۆڕش لە ئێران گەشە بکە ئەگینا من پێم وایە هەر نوع گۆڕانکاریەکیش لە دەسەڵاتدا لەسەرەوە بە وجود بێ مانایەوە نیە کە ژیانی خەڵی لە خۆر لە گۆڕایی چونکە بەچی دەبێت ئابووری دەبێت مەزالت هەبێ بۆ بژانەوەی ئێستا پیشەسازی ئێران وا ڕووخاوە کە قەتەعاتی ئەو کارخانانەی کە لە ئێران هەن لە ئەمبارەکانی هیچ شوێ دیناژۆجیر ناکەون ئەوەندە کۆن بوونیانی پای هەمووشت نوێ بووەوە هەمووش ساهۆشی مەسنوعی و تەکنۆلۆژی مۆدێرن و ئەوە ئیداری بەڕێوەی دەبا کوا دەکرێت مەسەر کارخانەیە کە 50 ساڵەوە پێش ئەو کارخانانەی کە بوو لە زمانی شاو هەرەوانە ماونەوە ئەوە چۆن دەتوانێت خۆی نوێ کاتوە جا لەبەرەوە من ئەوەی کە پێی دەڵێن دارمانی ئابووری ئەوە کاملەن چاوەڕوان کراوە و ئێمە هیوادارین ئەو دارمانە ئابووریە جۆرێکی وانە بێ کە بە شوێنیدا دارمانێکی کۆمەڵایەتی بە شوێنەوە بێ ئۆپۆزیسیۆن چ دەورەی دەبینە بەشی ئاخری پرسیارەکە دەوەی بە بڕوای من ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە سەراسەریدا بە بۆنەی ئەو سەرکوت و خەفەقانەی کە ئەو 46 ساڵە بەسەریدا سەپاوە کەمی گەشە کردو زۆرتر ئۆپۆزیسیۆنیشی دەرەوەی وڵاتی بووە تەبعیدی بووە لە دەرەوەی وڵاتی زۆرتر بەخۆیەوە مەشغوڵ بووە تا لە نەتیجەدا زۆری گەشە نەکردووە ئۆپۆزیسیۆنی کورد تۆزە جیاوازی هەیە ئۆپۆزیسیۆنی کورد هەر دەستێکی نێوڵاتە هەر هەبووە لە خەڵکەکەی دانەبراوە هەت تەنانەت ئەگەر بەشێکی لە ئۆپۆزیسیۆنی کورد لێرە لە هەرێمی کوردستانیش بوون هەموو ڕۆژە خانەوادەکان و خەڵک بە دەیان و بە سەدان هاتوچیان کردوون جوانانی تازە هاتوون پێیان پێیوەست بوون لێرەوە چوونەوە دووبارە ژیانی ئاسایی خۆیان دەکەن پەیوەندی دەگەڵ کۆمەلگاکەی خۆی نەپساوە و ئەوە ئومێدێکی بۆ کوردستان دروست کردووە ئەو ئومێدە دەتوانێت چارەنووسێکی جیاواز بۆ کوردستان لە کورت ماوەدا دابین بگرێت جا ئەو چارەنووسە جیاوازە بەڵام ئەگەر خەڵکی ئێران و جەماوەری خەڵک لە ئێران و جەماوەری کرێکار و زەحمەتکێش و هاوچارەنووسی ئێران لەگەڵی نەکەن و لەگەڵی هاوپەیمان نەبن و دەستی نەدەنێ وەکو شۆڕشی ژینە کە لە کوردستانەوە سەری هەڵدا هەموو ئێرانیشی داگرت بەڵام سەرنجام لەو شقڵی خۆیدا دامەرکاندەوەی بینە سەر گرێدانەوەی دۆخی ئێران بە عێراقەوە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا قانونێک لە عێراق هاتە پێش بۆ ناو پەرلەمان کە خوێندنەوەی یەکەم و دووەم بۆ کراویش قانونی حەشدی شعبی بوو قسەکەی من لەسەر خودی عێراق نییە و جۆرێک لە ڕێککەوتن لە بینی دەسەڵاتی سیاسی لە عێراق و شیعەکانی عێراق و بڵین قانون ئیدارەی دەوڵەت و نێوان ئەمریکادا هەیە هاوپەیمانی نێودەوڵەتی کە ئەمریکا دەبێت هێزەکانی لە عێراقدا بکشێنێتەوە تا ئەندازەیەک ئەمریکا دەستی بەم کشانەوەی کردووە بە پێی هەندێک لە راپۆرتە نێودەوڵەتەکانیش کە کشانەوەی ئەمریکا کۆمەکێکی گەورە بە کرانەوەی زیاتری دەستی ئێران لە ناو عێراقدا دەکات ینی ئێوە پێتان وایە ئێران تا چەند دەتوانێت سود لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراقدا بمێنێت ڕەنگە شوێنی ئەم هێزان بەشتی تەرپڕ بکرێتەوە یاخود بەشێک لە هاوپەیمانەکانی تری ئەمریکا پڕ بکرێتەوە بەڵام خودی ئەمریکا کشانەوەی هێزەکانی لەب ناوچێدا کۆمەک ناکە بەبوونی گەورەتربوونی بوونی سەربازی ئێران و لە ڕووی ئابووریشەوە ئێران بتوانێت ئەم ناوچەیە زیاتر بەکاربهێنێ بۆ ئەوەی ژێرخانی ئابووری خۆی زیاتر پێبژێنێتەوە کۆماری ئیسلامی ئێران شکستێکی گەورەی خواردووە بەوەی کە پشتیوانی ناتوانێت لە هێزە پرۆکسەکانی بکە وەکو جاران هێزە پرۆکسیەکانیشی پێی ئەتماد بوون ئەو ئەتمادی جاریان پێنەما زۆریان ئومێد لەسەر هەڵبەستە بوو بەڵام ئێستا کارێکی زۆری پێ ناکرێ بۆ یاسار خۆی دەپارێزێ ئەوە خاڵێکی دیکە بەڵام مهمە ئەویش ئەوەیە کە بۆی کە دەرکێکی واقعیمان بێ لەو هێزە پرۆکسیانە ئەوانە هێزی مزدور نین بە کرێگیراو نین هەر کام لەوانە کە لە یەمەنەوە بگرە قەڵی فەلەستین کاربەجێی خۆی
عێراقیش حتەنانە دوایی لوبنانیش ئەوانە هەمویان خۆیان قەزیەی خۆیان هەیە قەزیەی خۆیان بووە سربەخۆ لە جمهوری ئیسلامی ئەو قەزیانەی خۆستۆتەوە مەسەڵەن فەرزکە لە لێرە خۆ حەشتی شعبی لە پەیوەندیگەڵ داعشە لەدایک بوو و ئێستاش لە نیگەرانی ئەوەی هەیە کە لە نێو سونیەکاندا دووبارە داعشە یا جۆرێکی کە لە دەسەڵاتی سونی سەرهەڵداتەوە و دووبارە بۆشایی ئەمنی دروست بێت لەبەرەوە قەزیەی هەیە لێرە کۆماری ئیسلامیێران هەوڵ دەدا پێگەی خۆی دووبارە زیندوکاتەوە بەڵام بە بڕای منەوە پەلە قاژەیە ئەوەی کە لە دەستچۆ تازە بەدەست نایەتەوە دەمێنێتەوە ئایا حەشتی شعبی لێرە یا حیزبوڵای لوبنان چەک دەکرێت یا ناکرێت حەشتی شعبی لێرە دەچێتەوە یا ناچێتەوە ئەوە پەیوەندی هەیە بە هاوسەنگی هێزی ناوخۆی خودی عێراق ناوخۆی ئەگەر ئەو هاوسەنگی هێزە وابێ کە بتوان خۆیان پارێزن ئەوە دەمێنێتەوە ئەگەر نا فشاری ئیسرائیل و ئەمریکا و فشاری ناوخۆی عێراق خۆموانە هەیە ناچار دەیانتوێنێتەوە لەلایەن کۆماری ئیسلامی و هیچ کۆمەجیشان ناتوانێت پێ بکرێ و کۆماری ئیسلامی نەک دەورێکی ناتوانێت هەبێت لە مانەوەیان لێرە ئەگەر بچینە سەر بەشێکی تری بە کورتی ئاماژەی پێ بدەیت لەسەر مەسلەی قسە لەسەر پرۆسی ئاشتی بکەین لە تورکیا ئەمەی کە ئێستا لەلایەن لە بڵێن لە ئۆکتۆبەری ساڵی ڕابردووە لەلایەن دەوڵەت باخچەلیەوە وەکو فاشیترین فیگەری سیاسی ناو دەوڵەت لە تورکیا و وەکو هێز کە ئەمە خاوەنی حیزبی نەتەوەپەرستی تورکیا و فاشیترین حیزبی سیاسی لە تورکیا دەست پێشخەری دەکرێت بۆی کەەوە پرۆسەیەک بێتە پێشێ بە ناوی پرۆسەی ئاشتیەوە دی ناوی چی لێندرێ بەڵام هەنگاوەکان بەرەو ئەوە بێکە لەگەڵ کورت ئاش بێتەوە مەسلەی پەکەکە کۆتایی پێ پێندرێ بێن لەسەر مێزی گفتوگۆ بەیەکەوە تەفاوسکەن وە دوجار بینیمان لە 27 شوباتی ئەم ساڵدا پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان ڕاگەیەندرا پێشوازی لێکرا لە ناو دەسەڵاتی سیاسیەوە گەیشتە مەرحەلەی بە شێوەیەکی سیمبولی بەشێک لە بڵێن گەریلاکانی پەکەچەکانیان سووتان یعنی ئەمانە کۆمەڵی هەنگاو بوون تاوەکو ئێستا کەم تا زۆرێک کۆمسیۆن دروستکراوە لە ناو پەرلەمانی تورکیادا بۆ ئەمە بەستە ئێوە پێتان وایە لە دەوڵەتێکدا کە لە شوێنێکەوە سەرکوتی ئۆپۆزیسیۆن دەکات لە شوێنێکەوە گەورەترین هێزی ئۆپۆزیسیۆنی تورکی کە جەهەپەیە لە ڕێگای دەنگی خەڵکەوە لە ڕێگای هەڵبژاردنەوە بە ڕێگایەکی دیموکراتیانە کە هەڵبژاردن ڕێگەزێکی گرنگی ناو پرۆسی دیموکراسیە بە شێوەیەکی دیموکراسیانە گەورەترین شارەوانی تورکیا کە ئەستەمبۆڵە بەدەستی هێناوە بەڵام لە ڕێگای بەکارهێنانی دادگاوە دەسەڵاتی سیاسی لە تورکیا هەم پۆستەکەی لێوەردەگرێتەوە هەم زیندانی دەکات و بەشێک لە سەرۆک شارەوانیەکانی تری دەوروبەری ئەستەمبۆلی بە هەمان شێوە قەیومی لە شوێندا ناون لە ئیزمیر هەماشتی بەرامبەر بە جەهەپە دووبارە کردوێتەوە پێتان وایە ئەقلیەتێک بەم شکڵە مامەڵە لەگەڵ هێزێکی ئۆپۆزیسیۆن بکە بە شێوەیەکی نادیموکراتیانە مامەڵە لەگەڵ دەرەنجامەکانی هەڵبژاردن بکە ئومێدی ئەوەی لێ دەکرێت پرۆسیەکی گەورەی کە بریتە لە دانان بەبوونی سیاسی کورد بریتی بێت لە دیموکراتیزەکردنی کۆمەڵگەی تورکی هیچ ئومێدێکی لێسەوز بێت تایبەت ئێمە ئەگەر ئەوەشمان بەوە گرێوی بدەمەوە لە دوو ڕۆژی ڕابردوودا یاریە کرا یاری تۆپی پێ لە نێوان هەڵبژاردەی ئیسپانیا و هەڵبژاردەی تورکیا لە ناو یاریگار کە لە شوێن لە شارێک کراوە ئەم شارە یەکێکە لە پێگە هەرە سەرچیەکانی ئاکەپە لە کۆنیا کراوە لە ناو مەلعەبەکەدا بەشی هەرە گەورەی هاندەرانی ناو یاریگاکە دژ بە ئۆجەلان دروشم دەڵێنەوە ئۆجەلان وەکو تیرۆریست هاوار دەکەن بۆ دژی باخچەلی دروشم دەڵێنەوە کە چۆتە ناو پرۆسیەکی ئایا لە ناو کۆمەلگەیەکی وەها دەکە هێشتا زەهنیەتی ئامادە نییە بۆ دیموکراسی بۆ قبولکردن بۆ بەیەکەوە ژیان تۆ دەتوانی بەرەو چێ بڕۆی چه ئومێدێک هەیە زانی هەر شەڕێک نهایەتەن دەبێت بە گفتوگۆ تەواو بێ ئەوە وازە هەر شەڕی ئاخرەکەی گفتوگۆیە جای تر لای شکست دەخوا هەر دەبێت گفتوگۆ بکەی جا لەبەرەوە ئەوەی کە ئێمە لەوێ دەبینین ئەوە نییە لە نەتیجەی پرۆسی شەڕدا ئەوە هات بێتە کایەوە چەند ساڵ لەوە پێش وانە بوو وەختی ئەوان لە ئۆسلۆ دانیشتن لە ئۆسلۆ پیکاکا و دەوڵەتی تورکیا بە شێوەیەکی ڕسمی و ماوەی شاراوە بوو دوای ئاشکرایان کرد دانیشتن ئەو وەختە دانوستان بوو گفتوگۆ بوو لایانی پێکاکا داخوازەکانی خۆی مەترا دەکرد لایانی تورکی داخوازەکانی خۆی و سەرنجام سەری نەگرت و ئێستا
ئێمە لە قۆناغێکدا ئەو 2013 بۆ 15 بە هەماشەوە ئەسا لە قۆناغێکدا ئەو قەزیە دەبینین کە تێیدا هێزی چەکداری پێکاکە لە ناوەوەی وڵات دەوری نەماوە. شکستی شەڕی شارەکانمان بە چاودێەوە نسیبین و ئەوانەمان دی دوایش لە قەندی لەسەر موقعیتی خۆیان پاراستۆ فقط دیفاع دەکەن لە خۆیان و دائیمەن بۆمباران دەکرێن. ئەوە جارە موقعیتی نظامیانە. موقعیتی سیاسیان لەژێر فشاردا 50,000 نەفەر ئەندامانی پێکاکان زیندانەکان دەڕاگرتووە. شارەداران و ئەوانەی کە ئینتخاب دەبن و کە تۆزە سەمپاتیان ممکنە بە پێکاکا بێ هەمویان بردوونە زیندان دایان ناون. لەبەرەوە هیچ ینی ئاسارێک لە هاوسەنگیی هێزی لەبار نابینی کە دوژمنەکەت هاتبێتە پای گفتوگۆ لە نەتیجەی هاوسەنگێدا. پس دەبێت ماهیەتی گۆڕابێ. ماهیەتش ئەمەشتان بۆ کرد هیچ نیشانەی نەرەوە کە ئەم کابرا ئەم دەم و دەستگایە ئەم سیستمە دموکراتیک بوو بێ دموکرات هەوەسی ئەوەی کرد بێ کۆمەلگای تورکیا دموکراتیزە بکە. ئەگەر وایە ئەوە فقط پیلانە. ئەوە هەر مشابهی ئەو گفتوگۆیەیە کە حزبی دموکراتی کوردستانی ئێران لە وێن کردی. هاوسەنگی هێز ئەوش بەوە تەواو بوو. جا لەبەرەوە پێم وایە ئێستا هاوسەنگی هێز بۆ وها گفتوگۆی لەبار نییە ئەوەی کە کەوابێ لی دەکەوێتەوە فقط پیلانە یعنی ئەوەی کە ئێمە لە تورکیا دەبینین پیلانێکی 20 ساڵی داڕێژراوە کە ڕۆژ بە ڕۆژ کاریان بۆ کردووە لە بارودۆخەکە وەردەگرن و بۆ ئەوەی کە تەواوەن ئەوەی کە بە شەڕ نەیانتوانیەوە بەدەستی بێنن لەو ڕگایەوە بە تەواوی دابینی بکەن. هەر ئێستاش تا دوکە پێرەکەش قەندیل هەر بۆمباران دەکرێت. ئێمە پسکەوایە بینی پێکاکا و بینی دەوڵەت تورکیە دانوستانی لە گۆڕدانیە چون هەردانە شتێکان نەندوو بۆیە من نەخێ من پێم وایە ئەو پرۆسەیە نەهایەتەن لە جگایەک فەشەل دێنێ. بۆچی فەشەل دێنێت چونکە کۆمەلگای تورکیا کۆمەلگایەکی زیندووە کوردەکانی خەباتکارن مبارزن ساڵهایە هەوڵ دەدەن بۆ سەرەتاییترین مافی خۆیان واز لەوە ناهێنێ نهایەتەن ئەم کۆمەلگایە واز لە خەباتکردن بۆ داخوازەکانی ناهێنێ کە وایە وردە وردە حتمما ڕێگا و شوێنی تازەش دەبینێتەوە بۆ ئەوەی کە ئەگەر خەتایەکیش بۆ هەڵەیەکیش بۆ چارەسەری بکەن. دەستخۆش زۆر سپاس بینەرانی بەڕێز لێرەدا گەیشتنە کۆتایی ئەماڵقەی بەرنامەیەکەمان بە ناوی پرسیار و گفتوگۆ. زۆر سپاس بۆ برای بەڕێزمان کاک سەید ئیبراهیم عەلیزادە سکرتێری کۆمەڵە ماندوومان کرد کاتمان لێگرتی ئێوە شەرشاد و کامەران بن. زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بن.